سڵاوتان لێبێت لە بەرنامە و بە دووادارچوونی ئەم جارەماندا باس لە سەرژمێری لە هەرێمی کوردستان و عێراق دەکەین کە لە ئێستادا قۆناغی یەکەم تەواو بووە و لە چەند ڕۆژی ئایندەدا دەچینە ناو چەقی سەرژمێریەکە کە ماوەی 6 ڕۆژ دەخایەنێت. لە دوای ئەویش بە هەمان شێوە پرۆسەکە تا ناوەڕاستی مانگی 12 درێژەی دەبێت. بەشی یەکەمی بەرنامەکەمان ڕوونکردنەوە لەسەر شێوازی پڕکردنەوە و وەڵامدانەوەی پرسیارەکان دەکەین. بەشی دووەمیش باس لە لێکەوت و لایەنە سیاسیەکەی بابەتەکە دەکەین کە تا چەند ئەم پرسە مەترسی هەیە لەسەر ناوچە جێناغۆکان و ناوچەکانی مادەی 140 دەستور. لەگەڵماندا بن و زانیاری زیاتر وەربگرن. سەرەتا بەخێنتانەکەم بەڕاستی دەستخۆشیم بۆ بەڕێستان و هەر کاناڵێکی تر هەیە کە بێوێت وعیەک بەرچاڕوونیەک بە کۆمەلگای کوردی با بۆ ئەوەی بزان ئەم پرۆسەیە چیە، چونکە ئەم پرۆسەیە بەڕاستی گرنگی خۆی هەیە بۆ دەستکەوتنی کۆمەڵێ داتا و مؤشرات کە حکومەت وەکو بەرنامە وەکو استراتیژی وەکو پلان بتوانێت لە داهاتووە ئیشی لەسەر بکە. بەڕاستی ئەبێ لەم پرۆسەیە ڕاگەیاندن ڕۆڵی کارا و گرنگی خۆی ببینێ. دەستخۆشیم بۆ هەست کەسێکەیە کە بتوانێت بەردێک خاتە سەر بەردێک و خەڵک تێبگەێنێ کە پرۆسەکە چیە بۆی پرۆسەکە بەلاڕیان نەبرێ و خەڵک ئیستیجابە وەڵامدانەوە نەبێ بۆ تیمەکانی ئێمە کە ئەڕۆن. بەڕاستی ئەم ئیشەی ئێمە کە حکومەت پێی هەڵئەسێ و لە سێ قۆناغ پێکیە، قۆناغێک کە پێی ئەوترێ قۆناغی پێش عەد و قۆناغی عەد و قۆناغی دوای عەد. عەد مەبەستمان لە ڕۆژی سەرژمێری فعلەکەیە کە ئەو کەسای بێ لە ماڵە بێ وجودی هەبێ و ئیسپاجود ئەکات. سەبارەت بە مەرحلەی یەکەمیان کە پرۆسەی گەمارۆدان و ژمارەلێدانە گەمارۆسازی و ژمارەلێدان لە ماڵەکان ئەوە لە مانگی دەوەیەکی دۆ دەستی پێ کردووە و ئەوە ئەو پرۆسەی بەسەرکەوتی کۆتایی هات و تەواو بۆ کە پرۆسەکە باسمان بۆ بکەی لەو پرۆسەیە چیتان پرسی چیتان دەستگەیشت. ئەو پرۆسەیە هەموو شار، هەموو لادێ، هەموو گوندێ، هەموو بینایەک، هەموو سەقفێک چواردیوارێک ڕقەمی خۆی وەرگرتووە. ڕقەمی خۆی وەرگرتووە و ژمارەی کۆڵان و بلۆک و گەڕەک و ئەمانە هەمووی لە داری ئامارەوە دراوە بە مدیرە بەڕێزەکان. مدیرە بەڕێزەکان مەعاونیان هەبووە، مەعاونەکان کە بەسپاسەوە کە تەربێ هاوکاری تەواوی داری ئامار بوون لەم ئیشا لەم پرۆسەیە مامۆستا بەڕێزەکان بەڕاستی شەونەخوێنی زۆریان کردووە. شەو ڕۆژە ناوەتە سەرێک هەستاون بینا بە بینا کۆڵان بە کۆڵان ڕقەمی پێدراوە. ئەم ڕقەمە بوو ئەوەیە تعریفی ئەم بینایە بکری ئەم بینایە چییە؟ ئایا خێزانی تایە، دامەزراوەیە، مەکتەبە، مزگەوتە، هەموو بینایە کوخە، کەرەڤانەیە، فرۆژگایە، هەموو بینایە ڕقەمی خۆی وەرگرتووە، باڵەخانەیە، ماڵە، شوقەیە، هەمووی تعریفی خۆی کراوە. ئەوە مەرحلەی یەک بووە. بەس پێشتریش ئەوە نەکرابوو. من بیرمە ساڵێکیان لە دەرگای بچووکەکان نووسی مەسەڵەن ژمارەیەک لە گەورەکان نووسی تابع واتە سەربەوەی ترە. ئەوە چی بوو؟ ئەوە پرۆسە ئەوە هەر هەمان پرۆسە بوو لە مانگی لە سای 2009 بۆ دەستی پێ کرد کە بڕیار بوو 23 دەی 2010 بکرێ بەداخەوە کاتە مەسائلی سیاسیاتە ناو ڕێگری کران نەکرا. ئەوانتان دووبارە کردەوە ماڵانەیان ئەمە بەکاملی ئەوە سفر کراوەتەوە جارێکی کەس سەر لە نوێ هەموو گوند و قەزا و ناحێ و محافەزە و شار و شارۆچکەیەک خەڵکی تایبەتی بۆ ڕۆژتۆ ڕقم دراوە لە کۆڵانەکان، لە ماڵەکان، لە خانوەکان یەکە بە یەکە تعریف کراوە. هەدەفەکە چییە لەمە؟ بۆ جیاکردنەوەی ئەو شوێنانەیە کە خێزانیشتە جێە لەگەڵ ئەو شوێنێک کە خێزانی تیانە. ئەو شوێنێک کە خێزانیشتە جێ ئێستا مەرحلەی یەکەم تەواو بووە. ئێستا معلومە لای دایری ئامار لای وەزارەتی پلاندانان کە چەندێک بینامانێک کە خێزانی تایە. ئەمە پرۆسەکە مەرحلەی یەکەمی تەواو بۆ بەسەرکەوت. بە ئەو پێ دووبارەکەمە ببوورە بۆی تەواو لای هاوڵاتیان ڕوون بێت. لە قۆناغی یەکەمە کە لە سەرەتای مانگی یەکیدا دەستی پێکرد بۆکەی تەواو بۆ ئێستا پرۆسە تاکەی خەن یان تقریبان تا هەفتەی پێشووتری خیاندەوە تەواو زۆر باشە. ئەمە تەواو بوو. ئێوە پرسیتان چەند ماڵ هەیە؟ پرسیتان ئەم بینایی کە جەنابی تای وەکو خاوەن خێزان مەسەلەن نیشتەجێبوونە، بازرگانیە، مزگەوتە، کوخە وەکو خۆتەڵێ ئەمەشتان پرسی؟ هەر ئەوە ئەوەمان پرسی و لەگەڵ کۆمەڵی پرسیاری زۆر ئەم ماڵە چەند کەسن باشە و چەندی نێرە چەندی مێیە کۆمەڵی پرسای تەفاسی کراوە خانەکە چەند قاتە چەند خێزانی لە قۆناغی دووەمە چیغن خۆیشتان نێڵ ئۆتۆماتیان پرسیوە چی ماوە؟ لە قۆناغی دووەمە جارێکی کە لە 16 مانگەوە 16 17 18 19 ئالەم کەناڵەیەوە داواکارم کە لەم ماواگر کەسێ سەردانی شتێکی زەڕووی نەبێت لەم مەسافەیە لەم 5 ڕۆژەیە هاوکاری داری ئامار و تیمەکان من کە یەن کۆڵان بە کۆڵان ماڵ بە ماڵ ئەگەڕێن بۆ ئەوی کارەکە بۆ ئێمە ئاسان بێت
16 حەڤە هەژدە نۆزدە تیمەکان ئەچناو کۆڵانەکانەوە و پرسیار لە ماڵەکان ئەکەن ئەم پرسیارانەیە ئەو پرسای دەستە ئەوەیە بچووکەکەیانە بەڵێ ئەمەیە ئەگەر زومی کامێراکە سەری بەڵێ ئەمەیە ئەم پرسیار لە ماڵەکانەکرێ باشە یەنە ماڵی بەڕێستانەوە پرسیار لە بەڕێست دەکرێ جەناب و سەرۆکی خێزانی چەند کەسن ئێوە باشە یەکەیەکە دانە بەدانە ئەمەی بۆ پڕەکرێتەوە ئەوە ناوە ناوی باوک ناوی باپیر ناوی دایک ناوی باوکی دایک و کەسەکە سەرۆکی خێزانە بەڵام پێم خۆشە ئەوە بیخوێنیتەوە بێم خۆشە بۆی بەڵێ دوای ئەوە چیترە پرسن ڕگەزەکەی نێریامەیە و ڕۆژی لە دایکبوونی بە ڕۆژ و مانگ و ساڵ و تەمەنەکە دوای بە ساڵ دەرەچێ 16 و حەڤە و هەژدە و نۆزدەی مانگ تیمەکان ئەچنە ناو کۆڵان و ماڵەکانەوە ئەم پرسیاران لە یەکەن تەبعەن ئەمە بە لەسەر تابلێتە ئەمە تەنها بۆیە مجەسەم کراوە بۆی بەڕێستانەوە واتە لەسەر ئەم تابلێتە ئەو تابلێت یاخود لای خەڵک بە ئایپاد و ئەوە ناسراوە ئایپاد بە ئایپاد ناسراوە لەسەر ئەو ئایپادە تیمەکان ئەگەڕێن بە ماڵەکانە ئەم پرسیاران لە یەکەن باشە ئەچنە ماڵەکە بزان ژماری ئەندامانی خێزان چەنە باشە یەنە ماڵی ئەوە بۆ نمونە ئەوە 5 کەسن ناوی بەڕێزی ناوی باوک و ناوی باپیری ناوی دایک و ناوی باوکی دایکە باشە کەسەکە تۆ سەرۆ خێزانی بەڕێگەزەکە نێرە ڕۆژ و مانگ و ساڵی دایکبوونی و تەمەنەکەی وا دەرەچێت تەمەنی چەند باشەکە دەرەچێت دانە بەدانە ئەمانە پڕ ئەکرێتەوە نەک تەنها بۆ خێزان بۆ کەسێک کە لە عێراقایە قاچی لەسەر زەوی عێراقامی تۆمارەکرێت باش یعنی بە عێراقی و غێر عێراقی لە ناو عێراقایە لە 20 مانگە تۆمارەکە دوای ئەوە چی ئەپرسێت بەڵێ دوای ئەمە ئەم پرسیارانە ئەکات لە 16 و حەڤە و هەژدە ئیتر ماوەزم لە وەرەقە پرسیاری تر ماوە لا ئەمەیە ئەمە پێشتر کردومانە ئەمە پێشتر لە مەرحەلەی پێشوا کراوە ناوی قەزاکە شوێنەکەی کۆڵانەکە گەڕەکەەکە ئەمە قۆناغی یەکەم بوو ئەمە لە قۆناغی یەکەمای ڕاستەخۆسە تابلێتەکە یعنی کەواتە پرسیارەکانی ئەو 4 ڕۆژە خۆی لەمە زیاتر تێناپەڕێ لەوە تێناپەڕێ لەوە زیاتر تێناپەڕێ پرسیاری 4 ڕۆژەکە ئەمەیە باشە کەواتە بە ماوەیەکی کەم تەواو بێت ئەمە لەو 4 ڕۆژە ئەمە ئەکرێت بەڵام هەتا عیلەکان لە ماڵتر بن خێزانەکان لە ماڵتر بن کارەکە بۆ ئێمە ئاسانتر جەناب و چۆن باوەڕ بە من ئەەکەی کە من ئەڵێ مەسەلەن 2 کەس مۆڵم 5 بەڵگەکان چینە بێت چیم پێ بێت طبعا دا مستەمسەکە لە یەکەم وەکو کاتی نیشتیمانیە ئەوەی کە پیاڵێن تەسکەرەوێ و حالمەدەنیە پاسپۆرتە جنسیە هەر مستەمسەکە هەی بێ کە بیسەبێت و عێراقیت من داوای ئەوان لە یەکەم باشە داوای ئەوان لە یەکەم چونکە دوایی داوای ڕەخەمی ئەوانە دەکات لە فۆرمەکانی ترە ئەمە لە 16 و حەڤە و هەژدە و نۆزدە ئەکرێت لە 20 و 21 چێکی ئەماکرێتەوە لە کوام وەرەقە هەر لە وەرەقەیان هەر لە وەرەقەیە 20 و 21 چێکی ئەماکرێتەوە ئەوی 4 ڕۆژە کردوتە 16 و حەڤە و هەژدە و نۆزدە لە 20 و 21 چێکی ئەماکرێتەوە بۆچی چونکە شتێکمانەیە بە عەرەبەکەی پێوترێ لەحزەی ئیسنادی زەمەنی کەیە 19 لەسەر 20 کە مەعتەجەرەکە دەست پێکات باشە قەدەغیات چۆن ڕاگەیەنرێ 19 لەسەر 20 سعات 12 شەو دوای 12 شەو هەچ کەسێک لەدایک بوو تۆمار ناکرێت تۆمار ناکرێت باشە و هەر کەسێکیش دوای ئەو بەروارە مرد ناکوژێتەوە لە 20 و 21 لە 20 و 21 باشە پێوتێت لە حەزەی ئیسنادی زەمەنی کەواتە پرسیاری خانوو ناکەن ئەم جارە تاوە پرسیاری بینا ناکەن نەخێر پرسیاری بینا ناکەین چکە پێشتر کردومانە مەرحەلەیەکمانەیە پێوترێ قۆناغی پێش عەدس قۆناغی پێش سەرژمێری ئەمە ئەکرێت کە ئەمە تەواو بوو کە ئەمە تەواو بوو لە 20 و 21 چی دەست پێەکە دوایەوە ئەو فۆرمەی کە بەدەست بەڕێست دەفەرموو ئەم پرۆسەی دەست پێ ئەم پرۆسەیە لە چەندی مانگە بۆ چەند ئەو پرۆسی دووەمان وەرەقە بچووکەکەم لێ وەرگرتەوە تەفاسیلترە زۆر باشە ئەمان تەفاسیلترە ئەوان فۆرمی ئیسپاوجودی خێزانەکەیە کە لەسەر زەوی عێراقا باشە دوای 22 مانگ دوای 22 مانگ دەورەیە کرێتەوە بۆ بژمێرەکان 5 ڕۆژی پێچێت دوای 5 ڕۆژەکە دوای 26 11 ئەچینە ماڵەکانەوە پرسیاری ئەمانە ئەەکەی باشە جارێکی تر ئەوەی کە تۆمار کراوە سەرۆکی خێزانێتەوە ناوە فۆرما کۆمەڵی پرسیاری تایە ئەمە بەڕاستی ئەمە یەک دنیا مؤشرات ئەدا بە ئێمە بە 20 و 21 نەجاتمان نابێ باشە چکە کە تۆ تعریفی ئەم خانوو ئەەکەی ئەڵێ ئەم بینایە خانووە خێزانی تایە چەند کەسن باشە و هەربەمەوە واز نایەنی و دوایی هەندێک کەس پرسیارەکە کاکە بۆ خۆ ئەحسایتن ئەحسایتن هەنانووسی نییە ئەحسایی وەرگرتنی ئامار وەرگرتنی سەرژمێری وەرگرتنی تەفاسیری ئەو شخصەیە دوایی چی ئەەکەین دوای 26 مانگەینەوە لە ماڵەکە پرسیار ئەەکەین ئەم ماڵە کۆمەڵی پرسیار لە کەسەکە کرێت کەسەکە عێراقیە نە عێراقیە مسلمانە مەسیحیە ئێزیدیە چییە ئەوانە پرسیارەکەین باشە ئەم کەسە بەس ڕەگەز ناپرسن عەرەبی یان کوردی
نا قەولەتی تیانی ئەمجارە تایفیشی تیانی تایفیشی تیانی تایفیشی تیانی هادی تیانی ئەوە ماپرسی دوای ئەو چیە پرسیە پرسیار لەم کەسێکی باوکو دایکی لە ژێر نەماون یان نەماون کۆمەڵی پرسیاری تەفاسیلە ئەم کەسە لەم پارێزگاری دایک بووە لە پارێزێکی لە دایک بووە لە گوند هاتوتە شار یا لە محافەزێکی تر هاتووە بۆ ئێرە لە دەروی وڵاتە دایک بووە ناوڵاتە لە دایک بووە ئەمە کۆمەڵی پرسیاری تەفاسیلە هەڵم نەکردی باسی ئیشیش ئەکرێ تایەتی کار چییە و لە ترسا هاتووی بۆ لە ترسانە هاتوویت و بە حەزی خۆی هاتووی تایە چکە پرسیارەکان زۆر تەفاسیلن تایەتی ئیجا باسی ئاستەنگی کەسەکەیەکە نەخۆشی کەسەکە سەوانەیە هەندێک کەس لە کاکە ئەم پرسیارانەی بۆ چییە تۆ کەسەکە تعریفەکە لێم کەسە عێراقیە کۆمەڵی معلوماتی تری هەیە باشە پرسیاری لێەکەی بیستنی چۆنە بەڵێ بەخوا هەست دەکەم ئەمەیان چاخواردنێکی ئەو بژمێری چێ بێ لە ماڵەکە دانیشێ لە ماڵەکە ئەوەیان ئەکرێت بە پێوە 4 دقیقە تاوە بەس ئەمەیان ئەبێ خاوە ماڵەکە تکامان وایە لە عیلە بەڕێزەکان کاتێکی 20 دقیقە نیم سعاتێک بن بە ئەم کەسەی کە ئەچێتە ماڵەکەیان بەڕاستی وەرگرتنی داتا معلوماتێک لەسەر ئەبێتە باقێکی داتا بۆ هەرێم پێم وایە بە خاوەن ماڵەکە دەڵێ یەک جایی داواتیان بۆ چاخواردنەوەی گومانیتیانە کەواتە 20 دقیقەیەکی ئەمە بۆ نیم سعاتێ بە پێی ئیسیجابەی ماڵەکە باشە بە پێی ئیسیجابەی یعنی کەواتە تکاتان لە ماڵ و خێزانەکان ئەوەیە مراعاتان بکەن یعنی مراعاتمان بکەن یعنی ئەم ئیشە لە خزمەتی ئامایە چۆن جادەیەک دروست دەکرێت ئیسفادەی بۆ ئامی خەڵکە چۆن مزگەوتێ مەکتەبێ شتێکرێتەوە ئیسفادەی بۆ ئامی خەڵکە لەوانەیە شخصێک بڵێ جا کاکە بۆ مخۆم تووشی ئەم سەرێشەیە بکەم ئەمە داتا معلوماتێکە پرسیاری بلۆکەکان ئەکرێ لە قۆناغی دووسێ تەواو بوو ئەوە قوفڵ کرا ڕۆشت مەرحەلەی دووەم و ئەو گەبوو کە باسمان کرد مەرحەلەی سێم ئەمەیە پرسیاری لایانی سەحیح لە کەسەکە ئەکرێت باشە بیستنی بینینی ڕۆشتنی قدرەی ئیدراکی کەسەکە پرسیاری لێکرێت نەخۆشی درێژخایەن نەخۆشی درێژخایەنەوەی پرسیارەکرێت هەر بۆ واز نەهێنرێت خوێندنی کەسەکە باشە کەسەکە تا چەندی خوێندووە شادەکەی چییە باشە ئاستی خوێندەکەی تا چەنە هەر بەوە واز نەهێنێ یعنی دوایی ئەچی بۆ کاری کەسەکە مامۆستا بوو لە پێشتە بڕمازام ئەو نەوردە پێش ئەگە کابرا سنگڵ بێڵێ بۆ ژنێ ناوە بزانم هەرەوە ماوە پرسیاری لە کەسەکە ناکرێت بەس پرسیاری کری ئایا سنگڵ یان متەزەویجە خێزانی یان نیەتی پەیامێکی بۆ نێرەکە ژن بێنە باشە ئاگاداری کە بێن هەر بەجدی خۆی قسەیەەکە بەتەکی لەبەرەوەی ژمارەی دانیشتوان زیاد بکە یعنی حکوومەتی ئەولا با بڵێم کللتوری ئەولا وایە کە 10 نەفەر 12 کەس دەکەس بەداخەوە لای ئێمە کۆمەڵی هۆکارن کەیسا لە ڕای باسکردین دەبێت کە هۆکاری ئەوە بکە زەواج کەم بۆتەوە دانیشتوان بەرەو کەمبوونە ڕوا و بۆ ئەمنی قومی ئێمە من زۆر شوێناوتومە قسە و باسمان کردو بۆ ئەمنی قومی ئەمە زۆر خەتەرە بەڕاستی ڕێژەمان وا دابەزی لە 2050 لەوانەیەوەمان لێبێ بەقەدەر هەندێ پێکاتی ناو عێراقمان لێبێ ئەگەر فرێ خۆمان نەکەوی کەواتە ئێستا هەنێ پرسیایی تیژ ئەگەر هەر ئاوا بیخوێنیتەوە بۆ ئەوی لای خەڵک ڕوون بێت ئەمە وتمان دوای شەهادە ڕوانەمە پرسیاری ئیشەکەی کەسەکە کاری چییە کەرتی تایبەتە کەرتی حکومیە لەکوێ کارەکە شوێنی کارەکەی چییە تەفاسیل بە تەفاسیل ئینوسی یعنی هەم مهنەکەی هەم نەشاتێک هەن مەشاتەکەی مامۆستایەکە مامۆستای بنەڕەتیە دەرسی چی ئەڵێتەوە بیرکاریە فیزیایە کیمیایە پێم وایە نزیکەی مانگێکە خایانی ئەمەیان تقریبا لە 26 11 بۆ 15 احتیمالە تا ئەو کاتە بخایە 26 ڕۆژێکە خایانی لەبەرەوە پێویستی بە دانیشتن و 20 دقە و چاخواردنەوەکە هەیە لەبەر ئەمەیان زۆر وردە بەتەکید یعنی پێت وانییە کەمێک لەوەیانە ئەگەر بێئەدەبی نەبێت کەم تەرخەم بوون لەوەی کە پەیامەکانتان باش نەگەیانوە تۆزە درەنگە گومانی تیانی مەسەرتای قسەکانە وتم ڕاگەانێت دەوری زۆر گرنگە بینێ بۆی خەڵکی استیجابەی هەبێت کە تۆ جارێک هەڵبژاردنەکان لەوە چێ زەربەی دابێ خەڵک مەشغوڵی ئەوە بوو لایەنەکانە تەوقیتەکەی واکەوت بووە تەوقیتی ئیشەکە کاتی ئیشەکە واکەوت بووە تێکەڵی حملە ئینتیخابی و کۆمەڵی شتی زەڕورتر و ئەمانە بووە کە وای کردووە لە ناوی پرۆسەکە ئێمەون بێ تێگەی لە ناوی ئیشەکە ئێمە لە یەکیدا دەستمان پێ کرد تەوقیتێکا بوو خۆتەزانی هەموو بانگەشە بژاردن سەرژمێری دانیشتوان لە عێراق و هەرێمی کوردستان لە هەر وڵاتێکی پێشکەوتوو دەبێت 10 ساڵ جارێک پرۆسەی سەرژمێری ئەنجام بدرێت بەڵام لە وڵاتێکی دواکەوتی وەک عێراق 37 ساڵە ئەو پرۆسەیە ئەنجام نەدرا و ئەمە چەندین لێکەوتەی نەرێنی بە دوای خۆی داهێناوە دوایین سەرژمێری لە ساڵی 1970 لە عێراق ئەنجام درا هەرچەندە لە ساڵی 1997 عێراق سەرژمێری بۆ 15 پارێزگاکەی خۆی ئەنجامدا و هەرێمی لێ بەدەر کرد بەڵام هیچ تەوفیر و گرنگێکی بۆ کورد و ناوچەکانی مادەی 140 نەبوو هەر بۆ هۆیەوە نەتەوە یەکگرتوەکان سەرژمێریەکەی قبول نەکرد لە ساڵەکانی 1970 و 1970 ئەنجامی سەرژمێری دوای 3 بۆ 4 ساڵ دەرکەوتووە و ڕاگەیەنراوە
بەڵام ئەم جارە لە ڕێگەی تابلێت و سیستەمێکی داتاپەیسەوە جێگیر دەکرێت و دەنێردرێتەوە ناوەند. یەکێک لە ئامانجەکانی ئەنجامدانی پرۆسەی سەرژمێری زانینی ژمارەی دانیشتوانە تا لەو ڕێگەیەوە دەوڵەت پلانی خۆی بۆ گەشەپێدانی ئابووری دابڕێژێت. یەکێکی دیکە لە ئامانجەکانی ئەنجامدانی سەرژمێری جگە لە بەرەو پێشبردننی لایانی ئابووری وڵات بۆ بەرچاوڕوونی دەوڵەتە لە ناردنی بەشە بودجەی مانگانە و ساڵانەیە بۆ پارێزگاکان. ئامانجی سێمیش دیاریکردنی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە لەسەر ژمارەی دانیشتوانی پارێزگاکان کە ئەمەش گرنگیەکی تایبەتی خۆی هەیە لە ڕووی سیاسیەوە. هەرچەندە ئەم خاڵی کۆتایی مەترسی بۆ سەر دیمۆگرافیای ناوچەکانی مادەی 140 دروست دەکات. هیچ مەترسێک نەڕەویێتەوە، یعنی ئەوەی کاڵن مەترسی ڕەویەوەتەوە یان بەنجکراون یان بەڵێنێک دراوە محەممەد شایخ سودانی بەڵێنێکی داوە و یانەوان ئەوە تەنیا جۆرێکە لە بەنجکردن، جۆرێکە لە باڵێن سڕکردن و بۆ ماوەیەکی زەمەنیە. ئەجنا هیچ شتێک نەڕەویەوەتەوە، مەترسیەکە بەردەوامە. زانی سەرژمێری کارێکی زۆر باشە لە دنیای ئێستا، لە دنیای پێشکەوتووە وڵاتەکان پێویستیان بۆ نەما هەموو ڕۆژە سەرژمێری بکەین، یا هەموو 10 ساڵداری هەموو 5 ساڵداری هەموو ڕۆژە سەرژمێرێکە، هەموو ڕۆژ داتای مردن بوون پێویستیەکانی ژیان لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی پەروەردەوە، لە ڕووی باڵێن ئیکۆنۆمیەوە کە ئابووری بەگشتی، لە ڕووی خزمەتگوزاری ترەوە ئەچێتە بەردەست دەوڵەت و دەوڵەتیشی لەسەرەکە. لای ئێمە لە عێراق ئەمە هەر 10 ساڵداریەوەی سە تێپەڕیەوە لە 97 نەکراوە، زۆر لە 10 ساڵیش تێپەڕیوە. ئەمە کێشەیەکە کە بەرچاوی ڕوون نییە دەوڵەت مەسەلەن چی پارێزگایەک پێویستی بە چی جۆرە خزمەتگوزاریەکە، چی پارێزگایەک لە ڕووی کشتکاڵیەوە لەکوێیە، چی پارێزگایەک پیشەسازەکەی چۆنە خزمەتگوزاری سەبێت چوتی هەبێ، ئاستی بژێوی خەڵک لە کام پارێزگا زۆر نزمە، لە کام پارێزگا زۆر بەرزە، لە پارێزگایەکە بە ڕەهەندی بینی خەڵکی خوارەوە و خەڵکی سەرەوە سەرباڵین خاوەن سەرمایەکان و ئەوانەی کە دنیایان لوژداوە لەگەڵ ئەوانەی کە لە خواری خوارەوەن ڕەهەندەکە چەندێکە ئایا ئەوەی پێڵێن خەتی مامناوەند یا هێڵی مامناوەندی کۆمەڵگەی عێراقی ماوە، ینی خەتی وەسەد. ئەمانە بۆ سەرژمێری بۆ ئەمە زۆر باشە. کۆمەڵی پرسیارە مەسەن 80 پرسیارنەوە پرسیار دێت، ئەم پرسیارێکە پرسیار بۆ خان و بۆ حتا پێویستەکانی ماڵ. مەسەن پرسیاری لێکە ئایا لەم ماڵەیە تۆ دلشۆرت هەیە، سەلاجەت هەیە، مجەمیدەت هەیە، بەڵێن سپریتت هەیە. ئەمانە بۆ دەوڵەت شتی گرنگن کە بچێتە بەردەستی مەسەن ئاستی ژیانی خێزانەکە، ئاستی بژێوی و ئاستی ئیکتیفای ذاتی چەندێکە، ئەمە زۆر گرنگە. بەڵام لەگەڵ ئەوەیشە بۆ ناوچە دابڕێنەوەکان مەترسیەکانی هەیە، بۆ ناوچە دابڕێنەوەکان، بۆ کەرکووک و بۆ ناوچانەی کە بە درێژایی مێژووی 100 ساڵە ستەمیان لێکراوە، چەوسێنراونێتەوە، دەست بەسەر کراون، تعیبیان تیاکراوە، باساندنیان تیاکراوە، تەرحیلیان تیاکراوە، ینی باساندن عەرەباندن ڕاگواستن و دواتریش پرۆسەی ئەنفال و سرنوێیان تیاکراوە. ئەگەر کاک لەتیب لێرە بابەتێکەیە یەتە لای جەناب ناڵێت تۆ کورد یا عەرەبی تە بۆ مەترسێت دروست ئەزانی مەترسێکە لە سیاسەت تۆ سێکە ڕاستە لە فۆرمەکە پرسیینەتەوە نییە عەرەب تورک خەمەکە چی؟ اینجا با پێ بڵێم تۆ ئەچی کەرکووک دێنی تەبانجارێ یەک پێشەوەی پێەوە پێ بڵێم بە سەرژمێری لە کەرکووکە بەر مادەیەکی دەستوریەکەوێ، مادەیەکی دەستوری هەیە لە دەستوری عێراقیە مادەی 140 باسی ئاسایکردنەوە سەرژمێری و ئاسایکردنەوە ڕاپرسی سەرژمێریەکە. ئەم مادەیە باسی چارەسەرکردنی کێشەکانی کەرکووکە بۆ نمونە لە کەرکووکە لە هەفتاکانە کفری، کەلار، خورمات و دابڕێنراون، چەمچەماڵمان دابڕێنراون لە کەرکووک دێیەکان ئەنفال کراون، دێیەکان ڕوخێنراون، هیچ دێ گۆک پێویست داودان نەکراوەوە لە سنووری کەرکووکە بەتەرتی دێیە کوردیەکان تۆزانی چواردەوری کەرکووک لە داقوقەوە بیگراوە سوڕێتەوە تایەیتەوە بە منتیقەی دووبزایەیت تایەیتە شوان و ئەنجا سوڕێتەوە بە شوانە باغزەلار یەیتەوە سوڕێتەوە تا چیتە سەنگا و ئەگەڕێتەوە بەرەو قارکردنەوەە ئەم چواردەورێکی کوردیە. ئێستا بۆ خۆی نەماوە بەشی زۆری ئەم بەریەککەوتنە لەگەڵ مادەی 140 ناقانونیە. ئێمە وەکو هاوڵاتیانی شاری کەرکووک بە حەقەت وەکو کۆمەڵی دادگەری بە دەرەجەیەک هەستمان بۆ مەترسیە کردووە و پێشتر ئێمە لەم بارەگایە کۆی حیزبەکانمان کۆ کردەوە و ئەو مترسیانەمان نیشاندا بە تایبەتی ئەو کاتە کە پێش هەڵبژاردن بوو. وتمان ئەم مەترسیە زۆر لە بەدەستهێنانی پۆستی پارێزگار و ئەو بەلای ئێمە گەورەترە لەبەر ئەم کێشە ئێمە کێشەی نەتەوەییە. ئێمە زۆر گرفتی هەرە گەورەمان هەن لەم شارێکە تا ئێستا چارەسەر نکراوە، پێویستە بە هەمووان هەوڵی بۆ بدەین بۆی ئەو گرفتانە چارەسەر بکەین. ئێستا لەم ئان و ساتەیە ئەنا بۆ خۆی سەرژمێری مافی هەموو دەوڵەتێکە و بگرە ئەرکە لەسەری ئەگەر 10 ساڵ جارێک ڕەنگە 5 ساڵ جارێکش
ئەبدەیتی هەموو هاوڵاتیانی خۆی بکاتەوە و بزانێ چەند مردووە چەند ماوە گەنج و پیر و تەنانەت بۆ لەبەرەوەی ئێمە لەم وڵاتەیە بنەمای دانانی بودجە بنەمای کورسەکانی پەرلەمان لەسەر ئەو سەرژمێریە هەر پارێزگایە چەنی بەرێکەوێ بە هەموو شێوەیە بۆیە هەموو وڵاتی مافی خۆیەتی و ئەرکە لەسەری کە ئەم سەرژمێریە بکە بەڵام لەم سەرژمێری ئێمە ئەوەی ئەیبینین لەم کات و ساتەیە هەموو ئەو سەرژمێریانی کە کراوە پێشتر غەیری ساڵی 1950 کە ئەوە معتەبەرترینیانە بۆ لەبەرەوەی تا ڕادێکی باش هاوڵاتیان و دانیشتوانی شاری کەرکووک و پێکاتەکان هەمووی حەجمی خۆیان دیار بوو و کار لەسەر گۆڕینی دیموگرافیای شارەکە نەکرابوو هەرچەند ئەوێش هەر تێبینی هەبوو بە دەرەجەیەک بەڵام ئەوە ئەتوانین بڵین پاکترین سەرژمێریە کە کراوە تا ئێستا بۆ پاک نابێت ئێستا کۆمەڵێک ئەجندا هەن لەم شارەیە پێویستە پێش ئەوەی ئەوانە بکرێ ئەمانە بکرێ بۆ ئەوەی سەرژمێریەکەمان دروست بێ یەکێ لەو خاڵانە ئەوەیە کە ئێمە مادەیەکی دەستوریمانەیە کە مادەی 140 مادەیەکی دەستوریە ئەم مادەیە لە 3 قۆناغ پێک دێ قۆناغی ئاساییکردنەوە دووەم قۆناغی سەرژمێریە سێم قۆناغی راپرسیە ئێمە تا ئێستا ئاساییکردنەوەی شاری کەرکووک ئاسایی نەکراوەتەوە هەتا ئێستا کار بە یاساکانی سەردەمی بەعس ئەکرێ و کە پێکاتەی کورد و تورکمان کرابوون ئامانج و زۆربیان ئەتوانم بڵێم تەهجیر کرابوون ڕاگوازرابوونەوە مامۆستایان هێشت بوو ببوورە پێتە بڕم ئەم زانیاریانی جەدا بوو تەواو و ئەتوانین بڵێ لاریمانەوە نییە بەڵام ئێستا بابەتی تر هەیە لە بەرامبەر قسەی ترەکرێ من ئەوێ وەڵامی ئەم پرسیارانە بینەوە چکە ئێستاش بینەر بە تایبەتی لە بەشێکی لە بەرنامەکەماندا لەگەڵ نووسەر کاکلەتیف هەندێک بابەتی وروژان و ئەوە پێمان خۆشە بچینە سەر وەڵامەکان ئێستا لایانی بەرامبەر ئەڵێ کاکە من باسی نەتەوە ناکەم ناڵم کوردی عەرەبی تورکمانی کلدی ئاشووری چیت ئەمە یەک ئەڵێ ناشپرسم تۆ شیعی سونەی ئەوە ینی تائیفی ئێوە ئێستا ئەم بابەتە کە دەرکراوە هێشتا هەر مەترسیەکە هەیە مەترسیەکە چۆنە؟ مەترسیەکە ئەوەیە کە ئێستا کۆمەڵێک خەڵکی کوردی ئەم شارە لە دەرەوەی ئەم شارەشی تا ئێستا نەگەڕاونەتەوە وە کار بۆ گەڕانەوەیان نەکراوە ئەمە یەک دوو کۆمەڵێک عەرەبی هاوردە ئێستا لەم شارەیان بە تایبەتی هەندێکیان بە بیانووی ئەو گوندانەی کە مەترسی داعشیان لەسەر بوو ڕاگوێزران و دانیشتوانەکەی ئاتوونەتە نێو شاری کەرکووکەوە ئەگەر ئەوانە لە نێو شاری کەرکووکە سەرژمێری بکەن بەڕاستی زەڵجێکی گەورە ئەناتەوە و ئەوانە پارسەنجی پێکاتەکانە گۆڕن ئەڵێن ئەم سەرژمێریە بۆ پەرەپێدانی لایانی ئابووری و تەنەن ڕاستە سیاسی و کورسی پەرلەمانەوە بەڵام ئەڵێن ناچێت لە بابەتی ئەوەی یەکلای کاتەوە کە ئەم شارە کوردیان عەرەبی بەڵام ئەمە بەستەوەی لە ئایندا لێکەوتەی نەرێنیە بێ بەتەکید لێکەوتەیە بێ بۆ ئاین دەرچەی یاسایی هەیە بۆ ئەوەی ئیستیقلالی بابەتەکە بکەن بۆ ئەوەی کەرکووک بە ناوچەیەکی عەرەبی شوبهێنن بیسەلمێنن بەڵێ سەرڕای ئەوەی باسی نەتەوەش ناکە بەڵێ ئەزانی بۆ چونکم ئێمە شتەکانمان لێ دیارە ئێستا ئەگەر بێت و هەندێک دەنگۆ هەیە کە ئەڵێن سەرژمێری 50 دەکەنە بنەمە باشە ئەگەر ئەمە بکرێتە بنەمە ئەبێ یەکەم خاڵ یاساکانی حیزب بەعس هەڵوەشێنرێتەوە کە کەرکووک و چەمچەماڵ و کەلار و کەفری و ئەو کاتە سەر بە پارێزگای کەرکووک بوون ئەبێ ئەمانە بگەڕێتەوە ئایا ئەمانە ئەگەڕێتەوە ئەمان لەسەر کەرکووک سەر هەژمارەکرێ کاکە ئەمە مەترسی زۆر گەورەیە ئەگەر ئەوە بکەین فەرموو با سەرژمێری لە ڕوانگەوە بیکەین بە فشاری لایانی کوردی و پاڵپشتی دادگای فیدراڵی پرسیاری نەتەوە و هۆز یاخود عەشیرەت لە هاوڵاتیان ناکرێت ئەمە ژێکێکە لە خاڵە ئەرێنیەکان بە نیسبەت کوردەوە لە نووسراوێکی ئەنجومەنی وەزیرانی عێراق پاڵپشت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی لە ساڵی 2010 هاتووە ئەنجامی ئەم سەرژمێریە تەنها بۆ لایانی گەشەپێدانی وڵات بەکاردەهێنرێت و هیچ پەیوەندیەکی بەو سەرژمێریەوە نییە کە لە ناوچەکانی مادەی 140 دەستوردا دەکرێت لە خاڵی سێیەمدا جەخت لە خاڵی دووەم دەکاتەوە کە ئەنجامی ئەم سەرژمێریە کێشە سیاسیەکانی عێراق و هەرێمێک لا ناکاتەوە بەڵام دوای هاتنی ئاوارەیەکی زۆر بەهۆی شەڕی دژی داعش لە ناوچەکانی ناوەڕاستی عێراق بۆ کەرکووک و ناوچەکانی دیکەی جێناکۆکی نێوان هەرێم و عێراق ئێستا مەترسێکی جدی لەسەر ئەو شارانە بۆ ئایندا دروست بووە بەپێی زانیاریەکانی پەیام 600,000 ئاوارەی ناوەڕاست و خواروی عێراق لە شاری کەرکووک جێگیر کراون و
ئەمەش لایەنی کوردی دردۆن کردووە. داوا دەکرێت ئەو ئاوارانەی کە لە کەرکووک نیشتەجێن ناویان بە ناوی پارێزگای پێشوویان تۆمار بکرێت و لەسەر کەرکووک هەژمار نەکرێت. 16 ئەم مانگە پرۆسەی سەرژمێری دەست پێ دەکات. لە 4 ڕۆژی سەرەتادا فۆرمی خێزانەکان پڕ دەکرێتەوە و بە شێوەیەکی ورد ئەندامەکانی ئەو خێزانە تۆمار دەکرێن. لە ڕۆژانی 20 و 21 تەنها چێک بۆ زانیاریەکانی 4 ڕۆژی ڕابردوو دەکرێت و بۆ مەبەستەش قەدەغەی هاتوچۆ لا سەرتاسەری عێراق ڕادەگەیەنرێت. لە 20 و 21 مانگدا دەبێت تەواوی ئەندامانی خێزانەکە لە ماڵ بن بۆ وەڵامدانەوەی هەفتە داواکاریەکە. ڕۆژانی دوای 20 و 21 مانگیش دێنەوە و تا 12 ئەم ساڵ پرۆسەکە بەردەوامی دەبێت. لە سەرژمێری ساڵی 1950دا کورد لا کەرکووک ڕێژەی 148 و عەرەب لە 127 و تورکمان لە 121 بووە. بەڵام لە سەرژمێری 1992 تورکمانەکان لا 21ەوە کران بە لە 106 و کورد لا 48ەوە کراوە بە لە 120 و عەرەب لا 27ەوە بەرزکرایەوە بۆ لە 174. پرۆسەکە لا سەرەتای مانگی دەوا دەستی پێکردووە. قۆناغی یەکەمیش ژماردنی باڵەخانە و بیناکانە. دوای ئەو قۆناغەش پڕکردنەوەی فۆرمی خێزانەکان و گەڕانی ماڵ بە ماڵە. بۆ تەواوکردنی پرۆسەکەش پێویستیان بە 16,000 کارمەند لە هەرێمی کوردستانەیە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر زیاتر لە 68,000 عەرەب فۆرمی خۆراکیان لە ناوەڕاست و خواروی عێراق بۆ کەرکووک گواستوەتەوە. لە بەرامبەردا 150,000 کوردی ڕەسەنی ئەو شارە دوای 16 ئۆکتۆبەر شارەکەیان جێهێشت و نەگەڕاونەتەوە کەرکووک. ئەمەش هەڕەشە لە ناسنامەی کوردبوونی شارەکە دەکات. وەزارەتی پلاندانانی عێراق بۆ جێبەجێکردن و ئەنجامدانی سەرژمێریەکە بە شێوەیەکی سەرکەوتوو بێکێشە داوای تەرخانکردنی 120 ملیار دیناری لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و خودی محەممەد شیع سوودانی کردووە. بەڵام بەهۆی درەنکەوتنی پرۆسەکە لە 2009 بۆ ئێستا خواستی وەزارەتەکە زیاتر بووە. ئەم مادە دەستوریە مادەی سەرچی دەستور لەگەڵ چیا بەرێککەوێ لەگەڵم سەرژمێریە کەمە شتێکی ناقانونیە. ئەمە یەک دوو ئێستا لە کەرکووک ئەگەر سەرژمێری بکرێ بۆ نمونە تۆ ئەچی حەویجە و ڕاز و عباسیە سەرژمێریەکەی لەم حەویجە و ڕاز و عباسی یەک کورد نییە. لە دوای 2023 خراونە سەر کەرکووک. لە دوای 2023 نزیکەی 1000 ماڵ کەرکووک 1100 ماڵێکی کوردە بوو لەو منتیخانە هەمویانیان دەرکردو کوردی تیانە ماوە. ئەم منتیخەیە کە باڵین بۆ نمونە 350-400,000 کەسە. ئەم قەزایە ڕێک قەزایەکی عەرەبیە بە هەموو ناحیەکانیەوە بە ڕاز و عباسیە و زابوانەوە بۆ بنونە. ئەمە واکات کە تۆ نییە لە بەرامبەرم قەزایە لە سنووری کەرکووکە هیچ قەزایەک نییە کە 100% بۆ نمونە چەمچەماڵ بە قەزا ناحیەکان نزیکەی 200,000 کەسە چەمچەماڵ لەسەر کەرکووک نیستە لەسەر کەرکووک حساب ناکرێت. ئەخر قسەکە لێرەیە کاک لە تیڤ بووە من قسەکە لێرەیە هاوڵاتی دانیشتۆ کوێنە قسانی جناب دەکرێت ئەڵێ خۆ باشە ناپرسێ کوردیان عەربی ئەم مەترسێ دوایی دروستە بەیان چی دەبێ ئەو کەسێک کە دانیشتو کە من پێڵم ئەم قەزایامی عەربیە و لە شوێنێکی کوردی نییە لە بەرامبەریا تێگات کە قورسایی سەرژمێریەکە مەسەرەن بەیانی کاتێتە بەردەسی نووسراوە لە حەویجە 400,000 کەس یاعیدە دەکرێت کە حەویجە عەرەبە هەمووی عەرەبە کوردیانی لە داقۆق مەسەرەن بۆ 250,000 کەس ئەم 250,000 کەسە عەرەبە کوردە بەشێکی تورکمانە لە دووبز عەرەب کورد تورکمان لە ئەو شوێنانەی تر باڵێن ئاوا دەرێتێت کە ئەمە ئاوا دەرچوو تۆ شوێنێک نییە لە بەرامبەراکە کوردی بێ مەسەرەن تۆ ناحی شوان و ناحی قەرەنجیر تێ زۆر کەمە یان لە تاوەوەی کە باڵین قەزا گەورەیە هەیە ئەمە دێ وێنەی کەرکووک یا سەرژمێری کەرکووک گوانیشانەدا کە شارێکی عەرەبیە بۆ ناوچەکانی ئەمەش پێویستی بۆ نییە بڵێنێتەوەی کوردی یا عەربیان ئەمە بۆ خانەقینیش ڕاستەیان مەرج بۆ خانەقینیش ڕاستە بۆ هەموو ناوچەدا بڕێن ڕاستە لەبەر یەک سەبەب ڕاستە لەبەرەوەی ئاسایی نەکراوەتەوە ئەگەر ئێستا کەرکووک ئاسایی بکایەتەوە بۆ نمونە ئەگەر چەمچەماڵ و کەراری لەسەر وایە بۆ نمونە هیچ کێشەمان نەبوو. باشە من سەرنجەکەی جناب و بەباشی لی تێگەیشتم خەمەکەی جنابیش لی تێگەیشتم بەڵام لە کۆتاییە مەسەرەن 2 ساڵیتە هەڵبژاردن نەکرێ ئەم کەسانە خۆ نوفوسیانە بێ بە کەرکووک ئەگەر مەسەرەن ئاوارە بن ئەگەر ئاوارە بن داخل ئاوارە نین حەویجەکان ئاوارە مەسەرەن باسی ئاوارە ئەڵێن 600,000 من ئەوە ڕقەمە زۆرە تۆزێ بۆ نمونە 100,000 عەرەب لە کەرکووک هەیە هاتەوە جێی کراوەتەوەوانە ئەمانە کە لەم سەرژمێریە بەشداریان کرد ئەبنە داتای کەرکووک بۆ نمونە لە کەرکووکە ئەڵێ 1,200,000 کەسەیە حەویجە و ڕاز و عەباسی و فڵان و فسار ئەوە نەیە مەسەلەن لە بەرامبەر شوان و قەرەنجی باڵێن 100,000 باوادامنین باشەوە سێرەکەی لەناو کەرکووکیان ڕێژەی نێتەوە دیار نییە کەواتە بە ئاشکرا لە ڕووی موقعی جوگرافیەوە ئەرەکەوێکم عەرەب زیاتر ئەمە یەک دوو ئەمە کاریگەری چیە بێ بەیانی بۆ دیاریکردنی ئەندام بۆ مەجلیسی بۆ پەرلەمان باشە بۆ مەجلیس تەشریعی لەسەر بنمایە دایانەی
لەسەر ئەو بنەمایە و داتایە بەیانی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر ئەو بنەمایەدا ئەی بۆ هەڵبژاردنەکانم بۆ باسکە ئاوارەیەکە و هاتوو لە کەرکووک لە پرۆسەکە بەشداریەکە وەڵێ من کەرکووکی مەسەلەن باشە ئەو کاتە ئاوارەکە نەفوسەکەی برێتەوە سەر ئەنبار و پارێزەکان ئەگەر ئاسایکردنەوە بکرایە سێکە ئەگەر ئاسایکردنەوە بکرایە لە ڕابژێژەمە ئەگەر ئاسایکردنەوە بکرای ئێمە کێشەیەمان نەبوو مەسەلەن 100,000 عەرەبی بەسرایی ناسرایی باڵین بابلی لە کەرکووکا بن کاریگەریان بۆ سەر باشە ئێستا خۆ ئاسایکردنەوەکە نەکراوە وانە بەیانی مەسەلەن سەرژمێریە ئاوارە ئەنباریەکە کە لە ئەنبارەوە هاتووە ئەڵێ کەرکووکیم ئەزانی چۆنە ئاخر چۆنی نەژ لێ کەرکووچیم سێکە تۆ فۆرمەکە تایەتی فۆرمەکەمی تایە نەژ لێ کەرکووچیم تۆ وەگوتم تۆ ڕێژەیەک بۆ تۆ دەرەکەوێ خەڵک لەسەر بەیانی لە ڕووی یاساییەوە لە ڕووی سیاسیەوە خەڵک لەسەر ئەم بنەماییشەکە باشە حتا لە ڕووی خزمەت گوزارشتەکە ئێستا بەیانی باڵین بید لە بواری کەشەپێدانی کشتکار بکرێتەوە بید لە بواری خزمەتگوزاری دادەوبان تەندروستی لایەنی تر مەسەلەن پەروەردە بکرێتەوە ئەوەندەی بایەخ بە هاویدادێت چونکە قورسایی خەڵک لەوەیە ئەوەندە بایەخ بە شوێنەکانی تر نادرێت ینی مەترسیەکە لەوەیە تۆ خۆت ئەچیتە ناو بارودۆخێکەوە کە هینت دروست کرد جیاوازیەکی گەورە دروست کرد لە بینی خۆت و وانیترا مەترسی هەیە چەند ساڵێکی دیکە ئەم سەرژمێریە بکرێ بنەمای ئەوەی هەمویان فۆرمی کەرکووکیان بۆ دەربێنرێت و مەرز نییە ئێمە ترسەکە لەمایان نییە دیسان تێ کاکە حەویدە و ڕاز و عباسیەکەم لەوەین ئەمە کەرکوچین ئەوەی تر تۆسێککە ئەوەی تر ئەکەوێتە سەر عقلەتی من بە باواقعی بین تا ئێستاکە عەرەبی عێراقی فەهمی پێکەوەژیانی ئاشتیانە ناکە تا ئێستا عەرەبی عێراقی بە سوننە و شیعەوە فەهمی پێکەوەڵکردن ناکە فەهمی هاواستی ناکە ینی ناڵێ ئێمە هەمومان هاوڵاتی پلەیەکی ئەمە مەترسەکە لێرەیە ئەم پرۆسەیە ئەچێتە خزمەتی ئەو بارودۆخەوە لە ئایندەیە ئەکرێ حکوومەتی عێراقی ئایندا لەسەر ئەو بنەمایە مامەڵێ لەگەڵ کەرکووک بکە لەسەر ئەو بنەمایە و بیژڵێ بڵێ کاکە من عاشر قوما 40 يوما فصار منهم ونیە خەڵگەچێتە ئەوروپا دوای ساڵە دوان داوای جنسیەکە داوای اینەکە ئەڵێمە 10 ساڵە لێرێ عەرەبی تعریب لە هەشتاکانەوە لێ دەنێکە بەچی ینی مناڵەکەی ئەڵێ من زەم بچێم لە کەرکوو لەدایک بووە لە هەشتا لەدایک بوو بێ لە ساڵ 1970 لەدایک بێ ئێستا 4 ساڵەوە نیە کەواتە خەمەکە دووجارێکەکەمیان ئاساییکردنەوە کە نەکراوە دووەمیانە و ئاوارانشگەن ئەوان شەرکێشن ئەوانیش کێشن لەبەرەوەی مەرز نییە ینی مەرز نییە بەیانی ڕازی بن بەوە ئەی بۆ دەسەڵاتدارانی هەرێم ڕازی بوون بە ئەنجامدانی سەرژمێریەکە لە کاتێکا لە ماوەی ڕابردووە ئامادە نەبوون و تەنانەت وەکو زانیاری ئەڵێن تەنانەت تا ئێستاش کارمەندی ژمێرە ئەوەی کە دەچێتە بەردەماڵەکان تا ئێستاش گرێبەستەکە ئەنجام نەدراوە بڕیارە لەم دووسی ڕۆژا بۆیان ئەنجام بدرێ واتە حکوومەتی هەرێم ئەو نەدرەنگ بڕیاری داوە ئەی کەواتە بۆ بڕیاری داوە وەکو لایانی سیاسی چی فشارێکتان کردو لە دوو پارتی دەسەڵاتداری هەرێم کە ئەم بابەتە بە هەند وەربرن و ڕێگە نەدەن ئێمە داکۆژیمان لەسەر ئەوە کردووە کە هەردوو حزبی دەسەڵات کە لە زەرۆی زۆرترین نفوزیان هەیە و پارە و هێز و دەسەڵات لای ئەوانە و زۆر پێ پۆست و مەنسەبانی لەم شارەیە لای ئەوانە و حکوومەتی هەرێم ئەوان بەڕێوەی ئەبەن و نیە ئێمە وەکو معارزە لە دەرەوەی و معادلەین بەڵام ئێمە فشاری ئەوەمان کردووە کە کاکە پارتیوێچێتی من بەخۆیانمان وتووە بۆ لە کاتی هەڵبژاردنەکانە هەڵبژاردنێک کە بەجیا دابەزیتن هەڵبژاردنێک کە ئەوەی کە گرنگ بوو بردنەوەی پۆستی پارێزگار بوو ئەمە زۆر ئەوەنە گرنگ بوو سەیتەریان دانابوو هەموو خەڵکێک دەعمە کرا پارە ئەدرا ئەوەی دەنگی ئەدرا پارێ ئەدرا بەنزیخانیان تەرخان کردبوو بۆ شتێکی ئاوا کە مەترسی لە بوونی نەتەوەیەک ئەکرێ لەم شارەیە بۆ پارتیوێچێتی نایەنە دەنگ جا نیشانەی پرسیار ئەلێریایە ئەمە یان کەوتۆتە ژێر سەفەقاتێکی سیاسیەوە لەگەڵ پێکاتەی سوننە یان پێکاتی فێری سەنعاتەکە بوون یان سەفقاتێکی سیاسی کراوە ژێر بەژێر یان پارتیوێچێتی لەوە بوونەتەوە کە دان بە کوردستانی بوونی شاری کەرکووکا بنێن بەڵکو من وایە بینم کە کەرکووک بۆ پارسەنجی هێز لە بەرامبەر بەرژەوەندەکانی هەرێما لەگەڵ بەغایە بەکارەهێنرێ بەڵێ خاڵێکی بنەڕەتی بێ و داکۆچی لەسەر بکرێ و بکرێتە خاڵێک کە دانوستان لەسەر ئەم خاڵە لە هەمووان گرنگتر بێ ئێمە پێشتریش کێشەمان لەگەڵ هەرێمی کوردستانە نەبوو و هەرێمی کوردستان ئێستا هیچ گرفت نییە ڕاپرسی بکرێ نەکرێ بەڵکو قازانجە
بەڵام ئێمە کەرکوو گرفتەکەمان لێرە لە کەرکوو ئەمەیە ئەگەر ئەکرێ بۆ پێشتر نەکرێ ئەگەر ئەکرێ مادەیەکمان هەیە بە ئەو مادانە بڕوە ناکرێ مادەیەکی دەستوریت هەیە و بە مادەیەکی ئاها ئەوەی مادەی دەستوریەکە هەڵبۆشێنیتەوە ئەبێ کورد بەڕاستی بەرپرسانی هەرێم داخۆشی لەسەر ئەم خاڵە بکەن بەشێک لە دانیشتوانی کەرکووکیش دوای 16 ئۆکتۆبەر ڕۆیشتون کەرکووکیان جێشتووە تا ئێستا نەگەڕاونەتەوە بەتەکید تا ئێستا نەگەڕاونەتەوە تا ئێستا هەندێکیان هەر ئەفزان ئەڵەن مەترسیمان هەیە لەبەرەوەی ئێستا دوای سەرژمێریەکەش ئەگەر لە سلێمانی بکرێ خۆ ناگەڕێنێتەوە بەتاکید ناگەڕێتەوە بۆیە ئێمە دوو پێشنیاریشمان خستە ڕوو ئەو کاتەکە لەگەڵ بەرپرسی ناوسەدابڕاوەکانی هەرێم و لەگەڵەوانە هەموو دانیشتین هەموو حزبە سیاسەکانی لێبوو تەنانەت منتەقەی دووز و ئەوانەشی لێبوو کە ئەوانش بەشێکن لە معادلەیە ئێمە پێمان وتتان کاکە لانی کەم بڵێن با لە کەرکووک نەکرێ جارێ لانی کەم با ئەوانەی کە لە کەرکووکن فۆرمیان کەرکووکە تەیسەکەنیان کەرکووکە با لە هەر شوێنێ بکرێ بۆیان نەکرێ لێوە کاکە بڕۆ لە کەرکووک سەرژمێرەکە خۆت بکە ئەمە خاڵێکی تر ئەوانەی کە هاوردن دیارن ئەو عەرەبانی کە هاوردن دیارن ینی شوێنیان دیارە مەکانیان دیارە چۆن هاتوون بە بڕیار هاتوون ئەمانە بگەڕێنرێنەوە ئەمانە ئەسڵەن سەر بە پارێزگایکی ترن هەندیانە هەیە سەر بە پارێزگای سڵاحەدینە چەندین گوندمان هەیە کە سەر بە پارێزگای سڵاحەدینە و ئێستا هاتوونەتە ناو شاری کەرکووکەوە ئاخر ئەمانە دیموگرافیای شارەکە ئەگۆڕن ئەمانە لە زۆرینەی پێکاتی کوردیەوە ئەگۆڕێ وە تاکە کەسێک کە قازانجە و کە ئێستا زۆر داکۆچی لەکە بەڕاستی من ئەیبینم پێکاتی عەربیە کاک مامۆستا ڕێباز کەواتە من ئەوم بۆ ڕوون بۆتەوە بە شێوە زاهیریەکەی سەرژمێریەکە لە دژی کورد نییە وەکو زاهیر بەڵام لە باتن و لە ئایندەیە لێکەوتە خراپەکانی دەرەکەوێت ئەوەی کە خێزانێکی زۆری عەرەبیان راونەتە ئەم شارە و دۆخەکە ئاسایی نەکراوەتەوە بەشێکیان نفوسیان هێنراوەتە سەر کەرکووک جگە لەوەی کە ئاوارە تا ئێستا کاکە چەندین گوندمان هەیە لە سەرگەڕان و داقوق و ئەم منتیقانە تا ئێستا نایڵن بچن زەویەکانیان بچێڵن تا ئێستا کە بەربوومیان چاندووە دوای هەنیانێکی بیان دوورینەیە بکەن دروێنەی بکەن ئەمانە هەمووی خەلەلێکی گەورەن باش ئەم کەسە کە تاپۆی هەیە خاک و ئاوی خۆیەتی تۆنێڵی بێلێرە دانشێ لە ناو زەویەکەی خۆیدا کامە ئاسایی بوونەوەی لە قسەکان تا ئەوەم خوێندەوە بەتایبەتی کە باسی ئەگەری مامەڵەت کرد واتە لایەنێک کە پارێزگاری شارەکەی وەرگرتووە گونجێ لە بەرامبەرە لە بڕیارێکی ئاوا دەستی شل کرد بێت بۆیە ئەو پۆستی دراوە پێی 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی نەما دوای ئەو دەسەڵاتی بۆ گەڕنراوە لەوە چێ بەبوونی ئەوە ئێستا ئەم بابەتە ڕێگە پێدا واتە هەموو ئەگەرێکان کراوەیە ئێمە گرفتێکی هەرە گەورەمان هەیە پارتی و یەکێتی لە دژایەتی یەکتریا لە سەرخستنی قسەی خۆیان لە بەرامبەر پێکاتەکانی ترا و نەیارانی ترا ئامادەن هەموو شتێ بۆ بەرامبەر بکەن لە پێناو سەرخستنی قسەی خۆیانە بەرامبەر یەکتری ئەمە گرفتێکی هەرە گەوری پارتیویەکێتیە کە لەم شارەیە ڕەنگی داوەتەوە کاتەکە تێپەڕیوە بەرەو سەرژمێری ڕۆی چی بکەین وەکو حاڵەتی ناچاری و ئەچی ناو پرۆسەکەەوە ئەبێ چی بکرێ یانی هەموو شێ دەست دەرچووە هەموو کەواتە هەر ئەکرێ پێویستە حکوومەتی هەرێم بێتە سەرخەت پێویستە حکوومەتی هەرێم هەموو ئەو خەڵکانەی کە فۆرمیان کەرکووکە تەیسەکەنیان کەرکووکە لانی کەم لەوێ بۆیان نەکرێ لە هەولێر و لە سلێمانی و لە منتیقانە بۆیان نەکرێ ڕێکاکە بڕۆنەوە لە زیێدی خۆتان ئەو ڕاپرسیە بکەن ئەمە خاڵی یەکەم کە زۆر گرنگە دوو ئیش لەسەر ئەوانە بکرێ ئەو عەرەبانەی کە هایراون بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە خەڵکێکی زۆر هاتوۆتە ئەم شارەوە ئەوانە هەوڵدەن بگەڕێنرێتەوە ئەجینا ئەم دوو مەرجەی تیانە بێ ئێمە زەرەرێکی گەورە ئەەکەین لەم شارە لەبەرەوەی وا هەستەکەم ئەمە سیاسیەن جێگەی سەرژمێری ئەحسای سەرژمێری 57 ئەگرێتەوە و جارێکی تر ئەوەی کە ئێمە ئەڵێین کورد زۆرینەیە ئەو خەونە لە گۆڵ ئەرندێ بۆ چارەسەرکردنی شکستەکەی 16 ئۆکتۆبەر وازام 16 ئۆکتۆبەرێکی تر دروستەکەنەوە بە سەرژمێری واللهی ئەگەر ئەوە بێ ئێمە بەڕاستی ڕیفراندۆم چی پێکردین ئەمەش بە هەمان شێوە بوونوایە بینم و ئەو مەترسیەشمان نەشاردوێتەوە و لە ڕاگەاندن باسمان کردو لەگەڵ ئەحزابە قسەمان کردو هەمویانمان کۆ کردو دوێ ناومانەتە ئێرە بەڵام بەداخەوە پارتی و یەکێتی ئەوەی کە فکر لە پۆست و مەنسەب و سەرخستنی ئەجندای حزبی خۆیانەکەن ئەوەندە
من بەعەمەلی ئەیبینین لە شارەکەی ئەوەندە خەم لە کوردستانی بوونی کەرکووک و خەم لە هاوڵاتیانی شاری کەرکووک ناخورێ. ژماری دانیشتوانی عێراق بە 42 ملیۆن کەس دەخەمڵێنرێت و بەسەر 19 پارێزگادا دابەش بوون. لە سەدا 50 دانیشتوان لە ڕەگەزی نێر و سەدا 49 دیکە لە ڕەگەزی مێن. بەپێی خەمڵاندنەکان کورد لە سەدا 15 بۆ 20 عێراق پێک دێنێت و پێکاتەکان لە سەدا 5 و 70 بۆ 75 دیکەش نەتەوەی عەرەب. بە درێژایی تەمەنی ڕامیاری عێراق لا سەرەتای سەدەی 20ەوە 8 سەرژمێری ئەنجام دراوە کە ساڵەکانی 1927 1934 1947 1957 و 65 و 77 و 87 و 97 بووە. لە ساڵی 2009 حکوومەتی عێراقی دەیەوێت ئەم سەرژمێری ئەنجام بدات، بەڵام دوای 6 جار دواخستن بڕیارە لەم ساڵدا پرۆسەکە بە پایان بگەێنێت. پرۆسەکە لە ڕێگەی 12,000 تابلێتەوە ئەنجام دەدرێت و 130,000 ژمێرەر بە شار و ناوچەکەدا بڵاوەیان پێدەکرێت. سەرڕای بوونی 5 ناوەندی نیشتیمانی بۆ کۆکردنەوەی ئامار و زانیاریەکان. ئێستا ئێمە مامۆستا سەرژمێریەکەم ئەمە ئاسایی بوونەوەکە ئاسایی نەکراوەتەوە باشە لە هەمە کاتیشا مەسلەی ترمان باس کردووە ئەوەی کە ئەم ئاوارانی کە لە کەرکووکە ئەی ئەم بڕیارانی کە دراوە بۆچی دڵی پێخۆشکرا و کورد ئامادەیە بەشداری بکەن بڕیار تۆ سێرکاوی لەگەڵ محەممەد شایخ سودانی دانیشتنەوە گوتمەوە بەنجە هیچی تر نییە سەرکردنە ئەڵێ منە ماکەم بەزەوە ئەوە کێ قسەیە ینی چی لەسەر بنەمای ساڵی 1950 سەرژمێری 50 چۆنە بکرێتە بنەما لە ساڵی 1950 400 کەس نەبوو لە کەرکووکە 395,000 کەس بوو 396 ژمارەیەکە مەسەن تۆ ئێستاکە ئەوە چی بکرا وایە بیان تا بەشداری ناکەین یخۆ ئێمە سوڵتەی کەسمان بەدەستەوە نییە باواقعی ئەزانی ئەبواە بەڕێی من ئێستاکە لە بەردەمەوەیان چ ڕۆژێکی ماوە کە من بۆ خۆم بڕوام وایە سەرژمێریەکری و هیچ هینێک نییە بەڵام ئەگەر دەسەڵاتی کوردی مەسەن ئێستاکە سەر کۆمار لەتی ڕەشید نییە باشە حامید دەستور نییە دەبێت لەسەر دەستوریێتە جواب بڵێ چۆنە بێستا مادەی پشتگوێ خرێت و سەرژمێری بکەیت دەبێت بێتە جواب دەبێت ڕئیسی وزەرا لەسەر دەستور بێتە جواب دەبێت لایەنی کوردی بە هەمویانەوە مەسەن مەسعود بەرزانی پاڤڵ تاڵەبانی فڵان فیسار ئەمانە بەرپرسن لەوەی کامە بگۆڕێ ئەم دوو خاڵەی کە زۆر گرنگە بیکەن ئەگەر بکرێ مەسەن ئەگەر بکرێ یاک لەناو لەو ناوچانە سەرژمێری نەک ینی کورد دەسەڵاتی ئەوەی نییە با ڕاشکاو من وات پێڵێ ئەمە کریە ئەڵێمە کریە دوو ئەم بابەتە ئەگەر سەرژمێریش کرا بە نەزەری اعتیبار وەرنەگرێت تا خەزاکانی چەمچەماڵ و کەلانە فرێنەوە سەرکرد یان لانی کەم ئێوەبار وەری نەگەر حەلە کریە گەر بیانوێ مەسەن لانی کەم چەمچەماڵ کەلار کفری خوڵمات و ئەم چوار قەزایە کە تۆ ژمارەکات هاتە بەدەست دەوڵەت کەلار مەسەن 350,000 بۆ منە چەمچەماڵ 200,000 کفری 150 بۆ مناوەڕێن خوڵمات و 200 ئەم ژمارانە دەبێت ئیدارەی ئێستایەوە لە داهاتوە لەسەر کەرکوو حساب بکرێت چون کاتێک فاتیۆمە هەم مانەی چ حەلەقیە هەم سەرژمێرەکە کێشەی نابێت ئیلا مەگەر بەمە ئەمە نەبێ تۆ ناتوانی بەیانی لەسەر ئەو بنەمایە تازە داوای کەرکووک إلى الأبد ئەڕوا زانی بەم سەرژمێریە بەم سەرژمێریە طبعاً با بڵێن بۆمە بۆ خزمەت گوزاری و بۆ گەشە پێدانە ئەو شتانە ئەو قسەی گیفانە چونکەوە گوتم لەسەر بنەمای ئەم سەرژمێریە نوێنەر بۆ پەرلەمان دیاریەکرێ نوێنەر بۆ حکومەت دیاریەکرێ نوێنەر بۆ ئەنجومەنی یاخۆی پارێزگا دیاریەکرێ مەسەلەن تۆ بەیانی نییە قەزای حەویدەتێ نوێنەریە بەڵام پێشیش دیاری کراوە پێت وایە کورسەکە زیاتر لەبێ ئەو کاتە گۆڕانکاری بەسەرایە تۆ هەڵبژاردننی پێشوو یا هەڵبژاردننی ئەگەر بەیانی هەڵبژاردننی بکرێ تۆ خەڵکی کەرکووک کە لە سلێمانیەکە لە هەولێرەوە زۆر بە ئاسانی ڕوا دەنگەداتوێتەوە یان هەموو ساڵێک ئەم 4 ساڵزارێم قوربانی بە خەڵک دراوە کردویانە بەڵام ئێستا ئەمە سەرژمێریە ئەمە داتا دەرێتێ ئەمە پێتەڵێ ئەڵێ کەرکووک بریتە لە ملیۆن 200,000 کەس 400,000 لە حەویدێ عەرەبە تاو هیچ کەسیانە لە خورمات و داقوق 200 عەرەبە لەناو کەرکووک ینی وان لێ کاژمارەیەک نیشانداکەم بڵم لێ لەو ملیۆن 200,000 600 عەرەب بێ کە لە نیوە زیاتر باڵی وایەکە لەبەرەوە دەبێت خێزانیش کەرکووکیان جێشتووە لە 16 ئۆکتۆبرەوە ڕایان کردووە ئەوەش کێشێترە بۆیە بە باوەڕی من ئێستا تەنیا حەلەوەیە ئەگەر بتوانێت لە تیڕەشتوک حامی دەستور یا ئەوانی تر مەسەن سەر و کۆمار یا ئەوانی تر یان نوێنەرانی کورد لە بەغا یان ئەم برادرانی کە لێرە خۆیان بنوێری کوردستان و دەستیان بەسەر مشتێکا گرتووە نەوت و پارە بەردەمی چانێڵە مەسەن پارتیە یەکێتی لەسەری سەرەوە ئەمان دەبێت قسەیانە بێ قسەیانە بێ لەسەر ڕاگرتنی لەسەر وەستاندنیەوە بەنووسینێکی ئەسعەد جەباری خەڵکی شاری کەرکووک و دانیشتووی شاری سلێمانی کۆتایی بە بەرنامەی بەدەڵاتچوونی ئەم جارە دەهێنین کە لە واڵی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی نووسیوێتی جارێکیان
خاڵۆم قادرجەباری وەزیری داد لە کابینەی یەکەمی حکوومەتی هەرێم بۆی گەڕامەوە کە لە پاش ڕاپەڕین لە ماڵی خۆی بە دیداری مامۆستا مەسعود محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵەکانی سەردەمی مەلەکی و وەزیر لە حکوومەتی عێراق لە ساڵی 1965 شاد بووە. مامۆستا مەسعود لەو دیدارەدا بۆ خاڵۆمی گەڕابۆ و وتبووی کە جارێکیان سعید قەزاز وەزیری ناوخۆی سەردەمی پاچای کە بە ڕەچەڵەک کووردا نردی بە شوێنمدا و منیش چوون بۆ وەزارەت بۆ لای لەو سەردانەدا پێی وتم لە کۆبوونەوەیەکی نهێنی و تایبەتدا ئامادە بووم لە ماڵی پاشای عێراق کە دەیانەوێ بە هەر نرخەیەک بێت هانی عەرەب بدەن ڕووبکەنە شاری کەرکووک و دەوروبەری و زیاتر بۆ ناوچەی حەویجە و دەیانەوێت کارێک بکەن کە بۆ سەرژمێری 1957 زۆرترین عەرەب لەو شارە و کەرکووکدا نیشتەجێ بکەن و سیمایەکی عەرەبی پێ ببەخشن بۆ ئایندە. سەید قەزاز بە مەسعود محەممەد دەڵێ دەبێت تۆ بڕۆیتەوە بۆ کوردستان و هەموو هەوڵێکی خۆت بدەی بە نهێنی و ژێربەژێر کە هانی هەموو خەڵکی ناوچەکانی تەقتەق و کۆیە و شوان و چەمچەماڵ و دەور و پشتی کەرکووک بدەی کە هەرچیان پێدەکرێ با ڕووبکەنە کەرکووک و لەو شارەدا نیشتەجێ بن تاکو ژمارەی کورد لەو شارەدا زۆر بێت لە سەرژمێری 1957 چونکە دەبێتە بنەمایەک بۆ ئایندە. نووسەر لە درێژەی نووسینەکەیدا دەڵێ بڕوانن گەیشتن بەچی و لەم هەلومەرجەدا پاش زیاتر لە 100 ساڵ تێکۆشان ئەزمموی دوو شۆڕش گەیشتە کوێ ئەفسوس کەرکووک ساڵ لە دوای ساڵ برینەکانی سەخت و ئازارەکانی بەسوێیە وەک خەمەکانی قەزاز و مەسعود محەممەد هەرخوێن لە جەستەیدا دەچۆڕێ و ساڕێژ نابێ. هەفتەی ئایندا سەرژمێری دەکرێ یەک لایەن بەڕەسمی و بەنهێنی هانی خەڵکی ڕەسەنی کەرکووک و خانەقین و دووز و مەخمور و شێخان و بەدرە و جەسان نادەن کە با بچنەوە ئامادەی سەرژمێری گشتی بن. بەداخەوە دەسەڵاتدارانی کورد خەمسارد و بێباکن کاردانەوە قسەکانی ئێستایان لا لێدوان و کۆبوونەوە زیاتر تێنەپەڕیوە بۆ سەرژمێری گشتی. لێدوان و کۆبوونەوەش پولێ ناهێنێ لە دواتساتەکانی ڕایکردنی سەرژمێریدا. من خەم دەخۆم هەموو ڕۆژێ بۆ ئێستا و ئایندەی نەتەوەکەم دەزانم کە دەیانەوێت لە بن هەڵمان گێڕنەوە بۆ دوا و هەموو ئەزمونەکەمان سەرە و لێش بکەن تا سڕینەوەی یەکجارەکی. ئەفسوس حیزبولایانی کوردی چونکە خاوەنی یەک پاکێجی تۆکمەی کوردایەتی نین و نابن هەر لایەک لە ئاوازێک دەخوێنێ بۆ ڕۆژگاری بەدبەختی کورد. ئەمەی لە ماوەی ڕابردوودا بینیدان خوێندنەوە و سەرنجی بەشێک لە ناوەندە چاودێریەکان و بەرپرسانی وەکو بەرپرسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری و شارەزایانی بواری سەرژمێری و کارمەندان و لێپرسراوان و مشریفی وەزارەتی تەخطیط و یاخود پلانی عێراق بوو لەسەر کۆی پرۆسەی سەرژمێریەکە ئەوەی کە گرنگە بۆ ئێمەی هاوڵاتی و ئێوەی هاوڵاتیش کە بەشداریکردنە لەم پرۆسەیە بەشداریکردنێک کە بە بەرپرسیارەتی و مامۆڵە بکەین بەتایبەتی لەو چەند ڕۆژە لە 16 بۆ 19 سەرژمێرەکە دەکرێت بەڵام لە 2021دا چێککردنەوە بۆ ئەو گەڕانانە دەکرێتەوە لە 2021 قەدەغی هاتووش ڕدەگەێنێ ئینشەڵڵا هەمومان ئەوەی لەسەرمانە هەم لە ڕووی قیامەتی کە ڕازگۆیانە وەڵام بینەوە هەم بەرپرسیاریانش وەڵام بینەوە بۆ ئەوەی کە لەسەر ئێمەیە ئەنجامی بدەین وەکو ماوسە ناسی سوحانیە فەرمێ گرنگ ئەوە نییە چیە بێت و چی نابێ گرنگ ئەوەیە چی ئەەکەیت و چی ناکەی تا بەیەگەیشتنەوە بەرنمەیەکی دیکە بەو خودایەتان دەستپێرم کە سپاردەزای ناکەن.